لە سێهەمین پێشنگای لە عێراق دروستکراوەداین. شاری سلێمانی میوانداری پێشنگایەکی گرنگی بەرهەمەتەوا و خۆماڵیەکان دەکات کە تیشک دەخاتە سەر توانای بەرهەمێنانی ناوخۆیی و ڕۆڵی کۆمپانیەکانی کوردستان و عێراق لە بوجانەوەی ئاووریدا. ئەم پێشنگایە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. بەشداربووان لە چەندین بواری جیاوازدا ئاماژە بۆ دەکەن کە لە ساڵانی ڕابردوودا بەرهەمی کارگە ناوخۆیەکان گەشەکردنی بەخۆیەوە بینیوە. بەرهەمە ناوخۆیەکان و ئەو بەرهەمانی کە پێداویستی ڕۆژانی خەڵکە بیناسێنین بە وڵاتانی بیانی کە لەوێژ ئەفرۆشرێت و سپاسۆخوا خواستێکی باشی لەسەر. ئەم ئۆتۆمبیلە کامل با بڵین دیزاینەکەی بێجگە مەکینە و گێڕ و ئەکسلەکەی کە ئەمە هەموو شەریکە عالەمیەکان هەر ئەتیمادیان لەسەر گێڕ و مەکینەی سیارەی ترە، با بڵین شەریکاتی ترە، کامل ئەوی تری هەمی خۆمان دیزاینەکەی. لێرە بە خەبیری با بڵین نێودەوڵەتیمان هەیە لەگەڵمانە ئیشەکە، بەڵام لە ساڵ 90 بۆ 95 بە دەستی کارمەندی و ئەندازیاری کوردیە. باشە، ئەو ئۆتۆمبیلە لە چوبارێکدا زیاتر بەکاردێت لە بواری گواستنەوەی سەربازە، چونکە من دەبینم ئێستا شوێنی کۆمەڵک سەرباز لێرە هەیە یان بۆ بواری تریش دەتوانێت بەکاربێنرێت. ئەم ئۆتۆمبیلە تەمان بەپێی ئەو کەسێک کە بەکاری ئاهێنێت ئەتوانێت بەکاری با بڵین بەکاردێت، بە زیاتر بۆ بواری سەربازی و بۆ بواری ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ گواستنەوەی سەربازیش. وەک بەشێک لە خاونکارەکان جەختی لێ دەکەنەوە، مەرجی سەرەکی بۆ پەرەپێدان و زیادکردنی هەمەجۆری بەرهەمەکان هاوکاری و پشتیوانی ڕاستەخۆی حکوومەتە لە ڕێگەی ئاسانکاری و پاراستنی بەرهەمی ناوخۆیی. تقریبا 16 بۆ 17 پرۆژێن ئێستا ئەوەی کە ئینتاجی هەیە. سپاس بخوا بەرهەمی ناوخۆیمان بڵین بەشی ناوخۆی سلێمانی و بڵین قەزا و ناحیەکانی هەمووی بەگشتی دابینەکەین و زیاتریشمان هەیە لە خواستی ناو سلێمانی ئەینێرینە ناوەڕاست و خواروی عێراق. پێشنگای لە عێراق دروستکراوە لە سلێمانی وێزگەیەکی گرنگە بۆ نیشاندانی ئیرادەی بەرهەمێنانی ناوخۆ. لێرە بەشداربووان هیواخوازن حکوومەت بە تایبەتی لە بواری خزمەتگوزاری و پەرەپێدانی پیشەسازیدا پاڵپشتی زیاتریان بکات بۆ ئەوەی بەرهەمی خۆماڵی بە تەواوی شوێنی کاڵای هاوردە بگرێتەوە و کەرەستەکان بگەنە ئاستێکی باڵا و کێبڕکێکار. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.